شای ئێران و بارزانی و هەرەسی شۆڕشی ئەیلول. لە دوا دیداریدا شای ئێران و مەلا مستەفا چیان بە یەکتر وت. ئەو کاتەی کە مەلا مستەفا و حکومەتی عێراق لە دوا ساتەکانی ڕێکەوتنامەی 11 ئازاردا بوون، سەدام حوسێن بە ئیدریس بەرزانی وتبوو بە باوکت بڵێ ناچارمان نەکات سازش بۆ شای ئێران بکەین. بە ماوەیەکی کەم دوای پەیامەکەی سەدام لە ڕێکەوتنامەی جەزایردا عێراق سازشی بۆ شای ئێران کرد و وازی لە بەشێک لە شەتڵ عەرەب هێنا و شای ئێرانیش پشتی لە مەلا مستەفا کرد و شۆڕشی ئەیلولی تەمەن 14 ساڵ بە 14 ڕۆژ هەرەسی هێنا. لەسەر بنەمای دوژمنی دوژمنەکەم دۆستمە، شای ئێران هەموو هاوکاریەکی مادی و جەنگی مەلا مستەفا و شۆڕشی ئەیلولی دەکرد، بەڵام کاتێک لەگەڵ حکومەتی عێراقدا ڕێکەوت هاوکاریەکانی بۆ شۆڕشی ئەیلول کۆتایی پێهێنا و بەوەش کوانووی شۆڕشی ئەیلول کوژایەوە و کۆتایی پێهات. ڕۆژی هەینی 6 ئازاری ساڵی 1975 لە جەزایری پایتەختی وڵاتی جەزایر، محەممەد ڕەزا پەهلەوی شای ئێران و سەدام حوسێن کە ئەو کات جێگری سەرۆکۆماری عێراق بوو بە نێوەندگیری هەواری بۆمیدیان سەرۆکۆماری جەزایر ڕێکەوتن. 14 ڕۆژ پاش ڕێکەوتنی جەزایری نێوان شای ئێران و سەدام، شۆڕشی ئەیلول هەرەسی هێنا و مەلا مستەفا ڕایگەیاند کە شۆڕش کۆتایی هاتووە. 5 ڕۆژ پاش ڕێکەوتنی جەزایری نێوان شای ئێران و سەدام حوسێن، مەلا مستەفا لەگەڵ هەردێک لە دکتۆر مەحموود عوسمان و شەفیق قەزاز و موحسین دزەییدا لە کۆشکی نیاوەران لە تاران سەردانی شای ئێران دەکەن و شاپیان دەڵێت کە لەگەڵ عێراقدا کۆتاییان بە ناکۆکی 42 ساڵی نێوانیان هێناوە و ئێوەش خۆتان ئازادن کە چی دەکەن. موحسین دزەیی دەڵێت کاتژمێر دەی سەردەبانی ڕۆژی 11 ئازاری 1975 دوای ماوەیەک چاوەڕوانی شا بەلوود بەرزیەوە هاتە ژوورە و وتی ئێمە لەگەڵ عێراقدا ڕێکەوتوین و ئیدی هیچ یارمەتێکتان نادەین و لە کۆتایی مانگی ئازاریشدا سنوور دادەخین. پاش ئەوەی شا 3 ڕێگە دەخاتە بەردەم مەلا مستەفا و پێی دەڵێت کە لەسەر داوای ئەو حکومەتی عێراق لێبوردنی گشتی دەرکردووە و دەتوانن بگەڕێنەوە بۆ عێراق، یان لە ئێران وەکو پەناهندە بمێننەوە یان شەڕ بکەن. دکتۆر مەحموود بە شای وتووە کە چۆن وەڵامی میلەتەکەمان بدەینەوە ئاخۆ چیمان پێ دەڵێن. شای ئێرانیش بە تووڕەیەوە بە دکتۆر مەحموود دەڵێت میلەتەکەتان پێتان دەڵێن سەرکردەکانمان بە قسەی گەورە مافەکانیان بزر کردین. بەوتەی موحسین دزەیی دیدارەکە نیو کاتژمێری خایاندەوە مەلا مستەفا بە شای وتووە کە ئێمە بە ڕازگۆیی دەستمان خستە ناو دەستی ئێوە نەک دەستمان ببڕن. بەوتەی دکتۆر مەحموود عوسمان کە بەشدار بووە لە کۆبوونەوەکە و هەروەها بەوتەی نەوشیروان مستەفا و ئەیوب بەرزانی کە ئامۆزای مەسعود بەرزانیە، مەلا مستەفا بە شای وتووە کە ئێمە میلەتی تۆین، مادام تۆ لە ڕێکەوتنەکەی نێوان ئێران و عێراق ڕازیت و قازانجی ئێرانی تێدایە کە دایکی ئێمەشە، ئێمەش هیچمان لەسەر نییە. بەوتەی ئەوان لەو دیدارەنی و کاتژمێریەدا مەلا مستەفا بە شای وتووە ئێمە لە ژێر فەرمانی تۆ داین، بڵیت بمرە دەمرین، بڵیت بژین دەژین. بەوتەی مەسعود بەرزانی شای ئێران 2 جار تۆڵی ڕێکەوتنی ئازاری لە مەلا مستەفا کردوتەوە. یەکەمیان ئەوە بووە کە لەسەر داوای شا بەرزانی لە 26 شوباتی 1975 بە یاوەری مەحموود عوسمان و موحسین دزەیی چووە بۆ تاران و لەو کاتەدا کە بەرزانی چاوەڕوانی دیتنی شا بووە، شا چووەتە جەزایر بۆ ڕێکەوتن لەگەڵ سەدامدا. دووەمیشیان ئەوە بووە کە لە 11 ئازاردا شا دیداری لەگەڵ بەرزانیدا ئەنجام داوە، هەمان ئەو بەروارەی کە مەلا مستەفا لەگەڵ حکومەتی عێراقدا ڕێکەوتنی 11 ئازاری تێدا ئەنجامدا. موحسین دزەییش دەڵێت شا بە ئەنقەز 11 ئازاری بۆ پێشوازیکردنەکە دیاری کردبوو وەکو تۆڵە سەنەوەیەک لە شۆڕش، چونکە ئەو ڕۆژە ڕۆژی مۆرکردنی ڕێکەوتنامەی 11 ئازار بوو. دیدارە نیو کاتژمێرەکەی شا و مەلا مستەفا کوانووی شۆڕشی ئەیلولی خامۆش کرد و مەلا مستەفا کۆتایی هاتن بە شۆڕشی ڕاگەیان. نەوشیروان مستەفا دەڵێت لە 20 ئازاردا بارەگای بەرزانی بروسکەی بۆ هەموو فەرماندەی هێزەکان لێدا بوو کە واز لە شەڕ بێن و چەکەکانیان بشکێن و تەقەمانەکانیان بتەقێنەوە و بچن بۆ ئێران. وەکو نەوشیروان مستەفا باسی دەکات پێشمەرگەکانی پارتی بە ناڕەزایی ئەو بڕیارەیاندا و ئاش بەتاڵ وەکو زاراوەیەکی سیاسی کەوتە سەر زمانی خەڵک و بڵاو بوویەوە. محەممەدی مەلاقادر دەڵێت ڕۆژی 20 ئازار بروسکەیەک لە بەرزانی و مەکتەبی سیاسیەوە هات کە بڕیاری کۆتایی هێنان بە شۆڕش درا بوو. هەڵکشانی تەمەنی مەلا مستەفا و نەخۆشیەکەی وەکو 2 پاسا و بۆ بەردەوام نەبوونی مەلا مستەفا لە شۆڕش دەهێنرێتەوە. کریس کۆچێرای ڕۆژنامەنووسی فەڕەنسی و دۆستی نزیکی مەلا مستەفا دەڵێت گەورەی تەمەن و ماندووبوونی مەلا مستەفا پاساوی هەموو شتێک نین و سەرانی شۆڕش دەیانتوانی بەردەوامی بە شۆڕش بدەن، چونکە شۆڕش خاوەنی هێز و توانایەکی زۆر بوو، توانای ئابووریشی زۆر فراوان بوو. دکتۆر مەحموود عوسمان دەڵێت شۆڕش پارێکی زۆری هەبوو کە بە بڕی 24 ملیۆن دیناری عراقی ئەو کاتە دەخەمڵێنرا
هەروەها لە ڕووی چەک و تەقەمەنیەوە لانی کەم شۆڕش 15 ملیۆن فیشەکی جۆرا و جۆری تفەنگ و ڕەشاش و 500,000 گولەی تۆپی جۆرا و جۆر و 6,000 پێشمەرگەی هەمیشەی و 40,000 هێزی بەرگری میلی هەبوو.